ئەنفاری گەرمیان بەڕێزان تایبەتمەندیشی هەیە لەگەڵ هەموو قۆناغەکانی کات جیاوازە. سێ گەورە شەڕی تیاکراوە تازە شار ئۆمەر شێخ تەویر بەعز بۆیە هاردوو لەبەرەوەی ئەم سێ مقاومە کرا ئەزانی چەندێ لە جوند و سەرباز و داش و خاسە کوژراوە. ئەمە بەعسی هاکرد جگە لەوەی کە ئێمە خەتی تەماسین جگە لەوەی گەرمیان هەمووی نەوتە. بۆیە ئەنفاری گەرمیان بە تەنیا شایانی ئەوەیە بە سەدان توێژینی لەسەرەکە کە بەداخۆ ئێمە زۆر جار بە کرچ و کاڵی باز لە ئەنفاری گەرمیانەکەین. وەرکشۆپێکمان ئەنجامدا لە چوارچێوەی کار و چالاکیەکانی تایبەت بە یادی 38 ساڵەی تاوانی ئەنفال و لەم چوارچێوەشدا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە چالاکوانان ڕۆژنامە نووسان کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان باسمان لە ڕوانگە میدیایەکان کردیان ڕەهەندی میدیایی کرد لە مەسەلەی پرسی ئەنفال و بۆ مەبەستەش بەندە بابەتێکم لەسەر هەڵوێستی سەحافەی مسری بە تایبەتی ڕۆژنامەی ئەهرام لەسەر شاڵاوی سێ ئەنفال یاخود قۆناغی سێ ئەنفال کە درڕندانەترین و بەسێترین شاڵاو بۆ بەسەر خەڵکی ئەم ناوچەیە هاتووە. ئێمە بە پێی توێژینەوەیەکی زانستی کە تاوەکو ئێستا لە ڕاستیا بڵاومان نەکردوێتەوە لەباری هەڵوێستی ئەو ڕۆژنامە یاخود ڕووماڵی ڕۆژنامەکە بۆ ئەم پرسە دوایین بەداخەوە وەکو تێبینیمان کردووە ڕۆژنامەگەری مسری نەیتوانی وەڕاستی بێلایەنانە پیشەیانە کار لەسەر پرسەکانی ئەنفال بکات بەڵکو زیاتر جەختی لەسەر ئەو پرسانە کردوێتەوە کە درێژکراوەی شەڕی عێراق ئێران بووە ئەو ئاڵۆزی و پشێویانەی کە لە ناوچە سنوورەکانی عێراق ئێران ڕوویداوە و زیاتر دەستی تۆمەتی بۆ ئێران ڕاکێشاوە لە ڕاستیە لەو پشێویانەی کە لە ناوچەکە کەوتوێتەوە و ئێرانی تۆمەتبار کردووە بە چەندین هۆکاری تر کە تاوانەکەی خستۆتە ئەستۆی کۆماری ئیسلامی ئێران کە سەدام حوسێن ئەو شەڕێکی هەڵگیرساندووە ینی بە کورتیەکەی سەحافەی مسری ڕۆڵێکی خراپی هەبووە بۆی کە پەردەپۆشی ڕووداوەکانی ئەنفالی کردو کە لە ناوچەکەی ئێمە ڕوویداوە هەزاران کەس سەدان هەزار کەس ئەتوانم بڵێم بەرشاڵاوەکان کەوتون بەڵام سەحافەی مسری بە دێڕێکیش بە وشەیەکیش بەڕاستی بەلای ئەم ڕووداوانەیە نەڕۆیشتووە و هۆکارەکەشی دیارە بەشێکی زۆری پەیوەندی بە مۆزوع سیاسیەکانەوە هەیە کە عێراق لەگەڵ مسرا کە ئەو نەوعەنما تێگەیشتنێکیان هەبووە کە ئەوەی پێوتێت درێژکراوی کۆماری عەرەبیە گرتوو بووە وەکو وڵاتانی سونە بەردەوام پشگیریان لە یەکتری کردووە و مسریش لەو چوارچەوەیە هەموو ڕەوایەتیەکی ناڕاستۆخۆی داوە بەو هێرش و پەلامارانەی کە کراوەتە سەر خەڵکی ئێمە و لە بری ئەوەی کە بێت ڕووماڵی بکاو بە شێوەیەکی پیشیانە ئاوڕی لێ بداتەوە ئێمە تێبینی ئەومان کردووە کە ڕۆشتووە هەندێک پرسی لاوەکی هەندێک پرسی ناپێویست هەموو ئەوانەی ئیبراز کردووە هەموو ئەوانەی کردووە بە بابەت هەموو کردووە بە مەوزوع زۆر لەسەری ڕۆیشتووە لە کاتێکە خەڵکێکی زۆر لەم ناوچەی ئێمە لە ڕاستیا لەسەر خاکی خۆیان هەڵکەنراون ڕوبەڕووی ئەشکەنجە و گرتن و ڕاگواستن و دواتر ئەنفالکردن بوونەتەوە. بابەتێکمان پێشکەش کرد لەگەڵ هاوڕێ ئەزیزم دکتۆر یادگار بێگومان ئەویش بابەتێکی پێشکەش کرد و هەردووکمان بە دوو تەوەر لەبارەی میدیاوە قسەمان کرد. بابەتەکەی من بەناونیشانی گرنگی میدیا لە نووسینەوەی مێژووی تاوانی ئەنفال بێگومان بەپێی بابەتەکەی من هەوڵم داوە مێژووی ئەنفال ساغ بکەمەوە هەتا ئێستا ئێمە بەنەریتێک لە میدیا ئیشمان کردەوە کە پێمان وایە تاوانی ئەنفال لەگەڕێتەوە بۆ تەنها بۆ هەشت قۆناغەکە کە لە ساڵی 1970 ڕوویداوە بەڵام من بە بەڵگەس ئەوەم ساغ کردوێتەوە بە دیکۆمنتەوەم ساغ کردوێتەوە کە ئێمە ئەبێ دوورتر و قوڵتر لە تاوانی ئەنفال بڕوانین و من تاوانی ئەنفالم گەڕاندۆتەوە بۆ 26,1970 کە پەیوەندی بە بڕیاری 4008 هەیە پێم وایە تر مێژووی ئەنفال لێەوە دەست پێکە و ئەم بڕیارەکە بڕیاری 4008 کارلێکەکانی تا 23 نیسانی 1970 بەردەوامە بۆیە ئێمە بێدان بەوە بنن ئێمە لە بری ئەوەی کە 7 مانگ یادی ئەنفال بکەینەوە ئەبێ ئێمە دان بەوەدا بنێن کە
23 مانگ خەڵکی کوردستان ئەنفال کراوە بەهۆی بڕیاری 4008ەوە. بۆیە من تەنها ئەنفال لە 8 خۆناغەکە نابینمەوە، بەڵکوم قورد ئەمە قوڵتر لێ بڕوانم مێژووەکە ساخکەمەوە کە مێژووی ئەنفال لایانی کەم لە 26 حوزەیرانی 1970 دەست پێەکە و تا 23 چواری 1970 هەتا ئەو ساتانێکە عەلی حەسەن مەجید وەکو سکرتێری ڕێخستنی باکووری حزبی باسی عەرەبی شتراکی کە بارەگاکەی لە شاری کەرکووکە تا ئەو کاتانێ لەوێ دەست بەکار بووە کاری بە بڕیاری 4008 کردووە بۆ بەپی ئەم بڕیارە خەڵکی لە سێدارە داوە، خەڵکی کۆمەڵکوش کردووە و سزای خەڵکی داوە خەڵکی لەناو بردووە. بێگومانە بێ میدیا ئەبێ زۆر ورد بێ و زۆر بابەتیانە بێ و تەنها بۆ نمونە وەکو ئاماژەم پێدا میدیا بۆ نمونە ئەگەر تاوانی ئەنفال بۆ نمونە قسەی لەسەر بکەین لایانی کەم 8 قۆناغەکە بۆ ماوەی 1970 ڕۆژی خەیاندووە. لە کاتێکە میدیای کوردی تەنها دێ لە 4/4 یادی ئەنفالە دێ قسەی لەسەرەکە. بۆیە بە یادکردنەوەی میدیا لە ڕۆژێکدا فریای چیرۆکەکان ناکەوێ، فریای یادەوەری ناکەوێ، فریای دۆکۆمنتەکان ناکەوێ، فریای قەبارە و قوڵی تاوانەکە ناکەوێ. بۆیە ئەبێ قوڵتر لێ بڕوانێ. بۆیە تەنها ڕۆژێک بۆ میدیا بەز نییە و ڕنگدانەوەی نابێ بۆ دۆسیەکە و هاوکات بەڕاستین ئەبێتە مای ئەوەی کە ئێمە شکۆی کەسوکاری قوربانیان وەکو پێویست بەرز ڕانەگرین و یادی ئەنفال کراوەنیش وەکو خۆی نەکەینەوە و گرفتێکی گەورەیە بۆ مێژوومان لە ناوچوونی چیرۆکەکان وە بۆ دروستکردنی یادەوەری هاوبەش دوجار. تەنها لە گەرمیان نییە، ئێساش کاڵێکە ڕێک پێتەڵێگەر بڵێ من لە بواری ئەنفال کارەکەم ڕێک پێ وایە تۆ خەڵکی گەرمیان یا گەرمیان